ساڵتان لەبێت بینەرانی کورتسات نیوز من هاوڕێ تۆفیقم لە ئەڵقەم شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر زیادبوونی قەیرانەکان و ڕێگە چارەسەرەکان بووی. هەمومان دەزانین لە هەرێمی کوردستان بەگشتی ڕۆژ بە ڕۆژ قەیران دێتە ئاراوە. قەیرانەکانیش زۆر جار ینی چارەسەرەکان کە بووە دۆزرێتەوە کاتیە. چارەسەرێکی یەکلاکەرە و بنبڕنیە بۆ ئەو قەیرانانی کە دێنە ئاراوە. هەمومان دەزانین ماوەیەکی زۆرە نرخی بەنزین لە هەرێمی کوردستان زۆر بەرز بووتەوە. بەڵام تاوەکو ئێستا بە شێوازێکی کۆتایی و بنبڕ حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە پاڵپشتی ئەو کەرتە بکات و نرخەکان بێنێتە خوارەوە. لە لایشی دیکەوە بینین کە ماوەی چەند ڕۆژێکە نرخی نانیش لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری سلێمانی بەرزەوەتەوە. 6 نان بە 1000 دینارەکەی کە پێشتر 8 نان نرخەکەی 1000 دینار بوو. لە سەرجەم هەرێمی کوردستانیش دوایەوەی کە شەڕی رووسیا و ئۆکراین دەستی پێکرد بەگشتی ڕاستە کاریگەری هەیە بۆ سەر هەموو دنیا نرخەکانی بەگشتی بەرز کردوتەوە لە ئاسی دنیادا نرخی خۆراک، نرخی کەلوپەلە کشت و کاڵەکان هەروەها بابەتەکانی کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە. بەڵام لە هەرێمی کوردستان زۆر بە خێرایی نرخ لە بازاڕەکان بەرز بوو. حکوومەتی هەرێمی کوردستان واروەها پارێزگاکان بەگشتی و ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان ڕێگە چارەکانیان چییە بۆ ئەم دۆخەی کە هاتۆتە پێشەوە لە هەرێمی کوردستان؟ ئەتوانن چی بکەن؟ ئەو ڕێگە چارە خێرایانە چییە کاتوان بیگرنە بەر؟ چۆن ئەتوانن پاڵپشتی ئەو کەرتە گرنگانە بکەن لە ئێستادا بۆی کە تا ڕادەیەک نرخەکان لە ئاستی خۆیدا بمێنێتەوە بۆی بارگرانی لەسەر ژیانی هاوڵاتی دروست نەبێت. چکە زانین موچەژە هەرێمی کوردستانێکیشی دیکە لەو قەیرانانەی کە هەمیشە موچەخۆر بە تەمای ئەوە نییە کە موچەکەی وەربگرێت لە کۆتایی مانگە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە و کۆمەڵی بابەتی دیکە بە میوانداری زۆر بەڕێز کاگازاد محەممەد ئەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. کاگازاد بەخێربی، سوپاسەکەین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. سوپاس بۆ بەڕێزت. زۆر سپاس بۆ بەڕێزان بۆ بینەرانی خۆشەویست. کاگازاد جیان ینی هەمووان ئەزانین کە هەمووان هاوڵاتی ئەم هەرێمین و بە دیاریکراویش قەیران لە دوای قەیران تێمان پەڕانووە. ڕاستە هەر قەیرانێک کە دروستە بێت کۆمەڵی هۆکاری هەیە و لە دوای ئەوەش چارەسەرەکانی هەیە و زۆر جاریش درگای خۆشی و خۆشگوزەرانی لە خەڵکەکرێتەوە. بەڵام ئەم قەیرانانی کە ئێستا هەیە کەڵەکە بووە زۆرن، ینی خەڵک تاقە و ینی قودرەتی هەر ئەوەیە بەرگە ناگرێت. بەگشتی ئەو قسەتان چیە لەسەر ئەم قەیرانانی کە هەیە لە هەرێمی کوردستان و چارەسەرەکانیش لە ئاسی پێویستانیە بەڕاستی کاگەزار؟ جاریشت زۆر سپاس بۆ بەڕێزتان و جەنابیش بۆ بینەرانی خۆشەویست و ئێستا کە هاتم بینیم کۆڵان و گەڕەکانی شاری سلێمانی تۆزێ خۆشا بوو بەهۆی شەوی بەراتەوە کە سلێمانی ئەمە لە ڕابردوو لە ئێستا گرنگی زۆری پێدا پیرۆزبایی لە هەموو خەڵکی سلێمانی کوردستانەکەم بەهۆی شەوی بەراتەوە. ئەوەی کە خۆمان و حکوومەت نەیتوانیەوە دابینی کا و بەرنامەی باشی بۆ دابڕێژێ لە ێزانی وەزن داواکەین لە ئەم شەوی بەراتەوە کە جارێکی تر خێر و خێرات و خۆشیێکی باش بۆ هاوڵاتیانی کورد و کوردستان دابین کە ئینشاءالله. دیارە وەکو بەڕێسان ئاماژان پێدا قەیرانەکان زۆرە بەڕاستی ڕۆژ لە دوای ڕۆژ زیادەکەوە تەمەن وەکو ئامژتان پێدا بەشێکی زۆریشی کەڵەکە بووی ڕابردووە کە حکوومەت بەهۆی ئەوەی کە لە کات و ساتی خۆیان دەستی نەبردووە بۆ چارەسەر ئێستا زۆری کۆبووتەوە. ئەوەی کە ئەشی بینین مەسن بەشێکیان کە بەرزبوونەوەی نرخی ئاردە، بەرزبوونەوەی نرخی نانە، بەرزبوونەوەی نرخی سوتەمەنیە، بەرزبوونەوەی نرخی هەندێک کەلوپەل و خۆراکی ناو بازاڕە و هەروەها کۆمەڵێک گرفتی تر کە لە ڕابردووە هەبوو. دەتوانین بڵێن ئەوانەی کە لە دەسەڵاتی پارێزگاکان و ئەنجومەنی پارێزگاکانەیە بەشێکی ڕەنگە کەمی بێت لەبەرەوەی دەسەڵاتەکان ڕاستەخۆ لای حکوومەتی هەرێمی کوردستانە و بەشی زۆری بە دەسەڵاتی دارایی و بە پاڵپشتیکردنی هاوڵاتیان واتە بە دابینکردنی بۆ نمونە ئەگەر خۆراک بێ خۆراکی مەدعوم، ئەگەر ئارد بێ ئاردی مەدعوم واتە پاڵپشتی کراو و ئەگەر بەنزین بێ بەنزینی پاڵپشتی کراو. ئێستا ئەوەی کە تایبەتە بە طبعاً بە بەنزین ئێستا بڕێکی بەنزین لە حکوومەتی عێراقەوە لە حکوومەتی فیدراڵەوە دێ بۆ هەرێمی کوردستان و ئەو بەنزینە نرخەکەی 690 دینارە و ئەمە ڕۆژانە بۆ پارێزگای سلێمانی لە ڕۆژانە 7 تەنکەر تا 8 تەنکەر لە ڕاستیە خۆی 7 و هەتەنکەرێک 6,000 لیتر ئەمە 5 تەنکەری بۆ پارێزگای سلێمانی و 2 تەنکەری دەڕوا بۆ پارێزگای هەڵەبجە. بەڵام ئەمیش لەبەرەوەی بچڕ و ناو بەناو ڕاوەستێ لە ڕابردووە بڕێکی زۆر لەو
بەشەی سلێمانی کۆبووەوە ئێستا ڕۆژانە تەنکەرێکی زیادە دەنێرێ بۆ قەرەبووی ئەوە بەغای نێرێ واتە ڕۆژانە 8 تەنکەردی ئەم دوای ئەوەی کە طبعا لە ڕۆژی 9 مانگ ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەیکی ئەنجامدا بوو و هەروەها وەزارەتی ناوخۆ لە 13 مانگ بە ئامادەبوونی پارێزگا و سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان کۆبوونەوەیکیان ئەنجامدا بوو و کۆمەڵێ بڵین بەیان و ڕوونکردنەوە بڵاو بووە دواتر ئێمە لە دیوانی پارێزگای سلێمانی بە سەرپەرشتی بەڕێز پارێزگاری سلێمانی کۆبووینەوە لە وەکو ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای سلێمانی و هەموو ئامادەبوونی مەسەڵەن بەندە کسەرۆکی ئەنجومەنی پارێزگا قایمقامی سلێمانی ژووری بازرگانی سلێمانی و ژمارەیەکی زۆر لە بەڕێوەبەرگشتیەکان و بەشی ئاسایشی ئابووری و هەروەها سەرپەرشتیار و بەڕێوەبەری دەواازەی باشماخ و هەموو لایەنە پەیوەندیدارەکانی تر هەموو گەشتینەوەی کە تەمان کۆمەڵێ خاڵمان نامەژە پێدا بۆی بۆ چارەسەرێکی کوتوپڕی ئەوەی کە لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە ئاماژەماندا بە زۆر خاڵ لە کۆبوونەوەکەیە ئەوەی کە تایبەت بوو بە بەنزین داوامان کردووە کە تەمەن حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ بدا لەگەڵ عێراقا یعنی لە پەیوەندیەکی باشتر و گفتوگویەکی باشترا بێ بۆی ئەو ڕێژەیە کە دێ بۆ هەرێمی کوردستان ئەم ڕێژەیە هەوڵ بدرێ زیاد بکرێەوە لە هەمان کاتە حکوومەتی هەرێم خۆشی هەوڵ بدا لە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان ئەوەی بەشێکی تر لەو هەرێمی کوردستان ئەتوانێت خۆی ینی دابینی کە لە ناوخۆی خۆیان مادام ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە نە مادام نەوتی خاو لە هەرێمی کوردستان زۆر و نەوتی خاو دەچێتە دەرەوە و هەرێمی کوردستان ژمارەیەک پاڵاوگەیت تایە کەواتە دەتوانێت لە ڕێگای نەوتی خام بە پێدانی بە پاڵاوگەکان دەتوانێت بڕێک بنزین یاخود تەنانەت گازوائیلی دەتوانێت لە ڕێی پاڵاوگەکانەوە دابین بکەوە دەتوانێت هاوشان لەگەڵ بنزینی پاڵپشتکراوی حکوومەتی فیدراڵە دابینی کا بۆ پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان من پێم وایە ئەمە کاریگەریەکی زۆر باشیە بێت لەسەر ئەو بنزینە کاگەزەتخوا بە بۆستین ینی ئێوە کە داواتان کردو حکوومەتی هەرێمی کوردستانی ژرەوەیە پاڵپشت بێ وەڵامتان وەرگرتوتەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان ئەڵێن چی ئێمە کۆبوونەوەکە تەمان ئەوان وەکو کۆبوونەوەکە ئەنجومەنی وەزیران 9 مانگ بووە ئەوەی وەزارەتی ناخۆ 13 مانگ بووە ئێمە 15 مانگ کۆبوونێتەوە تەمان 15 مانگ هەموو شتەکان ئەمە ئەوەی کە ئێمە لە کۆبوونەوەکە ئاماژەمان پێداوە خۆی لە کۆمەڵی خاڵا بینێتەوە بە نووسراوێکی پارێزگای سلێمانی ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە بەڵام بە دنیایی چاوەڕێی وەڵامەکەین چکە پێشتر خۆشیان کۆبوونەوەیان لەسەر کردەوە بۆی ئەمە پێویستی بە وەڵامێکی بە پەلەیە بۆی بەشێک لە چارەسەرەکان بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمڕۆژ جارێکی تر دوای ئەوەی کە بە خۆتان بینیتان ژمارەیەک لە شۆفێری تاکسیەکان ڕژابوونە سەر جادەکە و گربوونەوەیان نیشاندا بوو لە بەردەم پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگای سلێمانی و دواتر من بەندە سەردانی هەموو سەردانم کردن و چوومە ناو شۆفێرانی تەکسیەوە و لەوێ ئاماژەم بە کۆبوونەوەکان کرد بۆ ڕوونکردنەوەم پێیاندا کە چارەسەرێکی ینی تا ڕادەیەک بنەڕەتینە بەڵام چارەسەرێکی سەرەتایی دانراوە بۆ ئەوەی کە تەکسیەکان و هەروە پاسەکان و بەشێک لە ئۆتۆمبیلەکانی تایبەت بتوان سوود لە بنزینی 690 دیناری وەرگن هەر ئەمڕۆ تا ئێوارە بەڕێز قایمقامی سلێمانی لەگەڵ بەڕێوەبەری نەوتی کانزاکان و هەروەها دەتوانن بڵێن بەشێکی تر لەلایەنە پەیوەندیدارەکان لە کۆبوونەوەکەیا بوون دواتر بڕیادرا کە 5 بنزینخانە تا 6 بنزینخانە لە پارێزگای سلێمانی دابین ئەکرێ بۆ ئەو بنزینەی کە لە عێراقەوە دێت و 2 بنزینخانەیان تایبەتەکرێ بڵێن بە ئۆتۆمبیلی تاکسی و ئەم 2 بنزینخانەیە ئۆتۆمبیلی تاکسیەکان هەموو ڕۆژێ دەتوانن بچن بەڵام بە شێوەی تاکوجووت واتە ڕۆژێ ئۆتۆمبیلی تاکسچێ ئەو ڕۆژەی کە وەرێگرێ بە دڵنیایی بەشی ئەو ڕۆژێ و ڕۆژی دواییشی ئەکا کە بنزین وەرناگرێ تاوەکو ڕۆژی دواتر سەرەی دێتەوە و بەنسبەت پاسەکانیش تەمانەوانش 2 بنزینخانەی تر دابین کراوە بۆ پاسەکان لە هەمان کاتە هەندێک ڕۆژەکان ڕەنگە 2 بنزینخانە بۆ ئۆتۆمبیلی تایبەت بێت لە هەندێک کاتیشار ڕەنگە کەمتر بێ ئەمە بەپێی هاتنی ڕێژەی بنزینەکە گۆڕانگاری بەسەر ژمارەی بنزینخانەکانە دێ کە دابین دەتوانین هەنگاوێکی زۆر باشە هیوادارین کەوە بە شێوەیەکی ڕێک و پێک دابش بکرێ و ئۆتۆمبیلەکان و شۆفێرەکانی چی تاکسی چی پاکس سووتی تایبەت ئەوانش بتوانن بە ڕێک و پێچی بەپێی ئەو میکانیزمەی کە دانراوە بە پێی سرەکانی خۆیان لە بنزینخانەکان بتوانن بە ڕێک و پێچی و بنزینەی کە دابین کراوە وەری بگرێت وڵای کاگەزات خۆی ینی گرنگ ئەوەیە ئێوەی بەرپرسان و ئێوەی کە لە دەسەڵاتان و کێشەکان ڕوبەڕووی ئێوە بێتەوە ئێوە ڕێگە چاری بۆ دۆزنەوە بتوانن ینی
قەناعەت بە خەڵک بکەن. خەڵک چیە؟ ینی بۆ منەسە جەنابە دەڵێ ئەم ڕچومەتەنا ئەوانەی کە گردوونەتەوە شۆفێرانی تەکسی و لەوە چێ پاسەکانی ژوو بن. یخۆ تۆ قەناعەتی پێ بکەیت، ینی گرنگەوەی ئێسام هەنگاوی کە نراوە بەشێکە لە دروستبوونی قەناعەت و متمانە لە نێوان ئێوەی بەرپرسان و هاوڵاتی. ئێخۆ هاوڵاتی چیە؟ بۆ نمونە بەنزین بە نرخێکی یەرزان وەربگرێ بۆی کە بە تایبەتی پاس و تەکسیەکان نرخ بەرز نەکەنەوە لەسەر هاوڵاتی، چکەگە نرخ بەرز بکاتەوە بەشێکی دیکەی هاوڵاتیانی ژانی ناڕازیە بن لەو سیستمەی کە هەیە ئەچێ بەڕێوە. ئێوە توانیتان لەو کە چوونە ناوگرتبووەکان قەناعەتیان پێ بکەن، ینی چیتان بینی لە سیمایانە بەڕاستی کاگازان؟ زۆر گرنگە بەخۆ ژمارەیەکی زۆر لە تەبەن ئەو شۆفێرە بە ڕێزانە کۆبووبوونەوە و دوای ئەوەی کە من چوم سەردانم کردن و هەمویان دەوریان لێداین و من ڕوونکردنەوەیکی ڕاست و دروستم پێدان و پێشانم دوتم ئەو کاتی هێشتا بەشێکی تر لە کۆبوونەوەکان بەردەوامە دڵنیابن کە ئێوارە ئەنجامی هەموو کۆبوونەوەکان بە شێوەیە ڕاگەین کە لە بەرژەوندی ئەوەی بەڕێز و خۆشەویستابێ ئەوان کۆمەڵی پرسیاریان بوو و وەڵامی هەموو پرسیارەکانم دانەوە و دواتریش پێم ینی سپاسیانەکەم دەستیان خۆش بێ دوای ئەوەی کە من لەگەڵیان کۆبوونەوە کە ڕوونکردنەوەکانم پێدان ئەوان شقامەکەیان چۆڵکە تەمەن ئاستەنگێکی زۆر گەورەیان دروست کرد بوو بۆ هاوڵاتیانی ترکە لە دەرەوەی سلێمانی داهات شاڕی سەرەکی بوو و گرفتێکی زۆر و ئاسەنگێکی زۆر بۆ هاوڵاتیان دروست بوو. دوایی کە بەندەر لەگەڵیان کۆبوونەوە ڕوونکردنەوەکانم پێدانەوەن سپاسیانەکەم کە شقامەکەیان چۆڵ کرد تا ئەم ئێوارەیە تا کاژمێر سعات 5 لە کۆبوون لە پەیوەندی بەردەوامە بووین لەگەڵ نوێنەری هەموو بڵین شۆفێرانی تاکسی و پاسەکانە و بەردەوامیش لە پەیوەندییا بووم لە لایشتر لەگەڵ بەڕێز قایمی سلێمانی و لەگەڵ بەڕێوەبەری نەوت و کانزەکانی سلێمانی. دواتر نەتیجەکەی ئەوە بوو کەوتمان دوو بەنزیخانە و بۆ تەکسی و بەنزیخانە بۆ پاس و هەروە دوو بەنزیخانێش بۆ ئۆتۆمبیلی تایبەت تەرخان کراوە و ئومێ دەکەم لە بەیانیەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە. قەناعەت موهیمە بۆ ئەو بەڕێزانە، بەڵام بۆ ئێمەی بەرپرسان و بۆ حکوومەتی هەرێمیش گرنگە کە ئەو بەڵێنانەی کە ئەیدەین بەڵێنەکان بتوانین بیخینە بەری بواری جێبەجێکردنەوە و بۆ ئەوەی هاوڵاتیان ئەو بێ متمانەی کە ئێستا دروست بۆ لە نێوان هاوڵاتیان و حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو متمانەیە بتوانین بەشێکی لە ڕێی بەڵێنەکانەوە بە جێبەجێکردن بگەڕێنینەوە جێگای خۆی بۆی ئەوانیش بگەنەوە قەناعەتەی کە هێشتا خەڵکی باش لەناو حکوومەتی هەرێمی کوردستان خەڵک هەیە کە دڵخۆزە و خەمخۆرە و خەڵک هەیە لە ناو حیزبەکانیش خەمخۆرە و نمونەش بۆ ئەوە دەبێ لە ڕابردووە بینیمان چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز هاوسەرۆک کە جەنابی کاک بافڵ کە چۆن دەست پێشخەریەکی باشی کرد بۆ ئەوەی کە چەندین کۆبوونەوەی درێژخایانی لەگەڵ خوێندکاران کرد و هەروها توانی بەشێکی زۆر لە گرفتەکانیان چارەسەر بکات لە گرفتی تەندروستی و هەروەها لە گرفتی دابینکردنی بەنزین بۆ ئۆتۆمبیلە خزمەتگوزاریەکانی تەندروستی و دەرمان لەلایەن بەڕێز سەرپەرشتیاری مەڵبەندی ڕێخستنی سلێمانی خات و شانازەوە واتە ئەمانە هەمووی و هەر لە ڕابردوو پێشتری یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەواوی سێکتەرەکان ینی هەماهەنگی باشیە بۆ لە سەردەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تا ئەم ساتە وەختەی کە گرفت لە سلێمانی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی هەیە لە بەشێک لە چارەسەرەکانە. خۆی هەموو کەس دەتوانێت بەڵێن با کاگازات، بەڵام عیبرەت لە جێبەجێکردنی ئەو بەڵێنەوە هەیەیاننا و ئەمە ینی خاڵی سەرەکیە کە تۆ متمانە دروست بکەیتەوە لە نێوان بەرپرسان و هاوڵاتیان دام و دەستگاکانی حکوومەت و هاوڵاتیان و تا ڕادەیەک ئەو خەموژان و ئەرکی کە لەسەر شانی هاوڵاتیانە بەڕاستی چکە بە حەقەت ینی کاگازات کە ئەچیتە بازارەوە ینی لەرزت لێیە چکە تۆ موچەخۆریت 50 ڕۆژە موچەکە دووەرنەگرتووە دەسەبەی بۆ هەر شتێک ئاگرەکاتەوە. ئێمە قورساییە بۆ سەرشانی هاوڵاتیان. خوا بابینە سەر مەسلەی بازار ینی بەجددی ئێوە کاگازات وەکو جەنابەت وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەندامانی بەڕێزی ئەنجومەنەکە چیتان هەیە لە بەرنامەتانە بۆ ڕێخستنەوەی بازار بۆ ئەوەی کە تا ڕادەیەک ئەم نرخانەی ژەبێت لە ئێستادا لەم خۆناغە وەکو خۆی بمێنێتەوە بازرگان کە مەواد و کەلوپەلی تازەی هێنا نرخی بەرز کردبووە لە بۆرسەی جیهانیە ئەنجا بەرزی بکاتەوە لەسەر هاوڵاتی. بۆم هەنگاوە چیتان کردو کاگازاکەن؟ تاوان من لە ڕابردوودا سەردانی گەنجینەکانی بەڕێوەبەراتی کەلوپەلی خۆراکی سلێمانیمان کرد و هەروەها سەردانی گەنجینەکانی ژووری بازرگانی کراوە و بە دوواداچوونی تەواو کراوە بۆ هەموو ئەو کێشە و گرفتانی کە لە پارێزگای سلێمانی هەیە بە تایبەتی کە بەشێکی پەیوەستە بە بازارڕەوە. بەڕاستی ئەمە بەشی زۆری پەیوەستە بە دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پەیوەستە بە هەماهەنگی و هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بۆ نمونە ئێستا بەشێک لەو
خۆراک و پێداویستانی کە دێتە پارێزگای سلێمانی ینی دەبێ ینی بڕەکانی دیاری کراواتە ڕسیدی ماگانە بۆ بازرگانەکان و بۆ ئەو کۆمپانیانە دیاری کراوە کە ئەتوانێت ئەم کەلوپەلانە بەپێ ئەو ڕسیدەی کە دەیانەوێت کە بۆیان دیاری کراوە دەتوانین بێنن ڕسیدە کەمیەتە مەبەستم ئەو بڕێی کە دیاری کراوە کەمیەتەکە ینی ئەمە بەڕاستی ئەم دەسەڵاتانە هەمووی گەڕاوەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ وەزارەتەکان کە ئەمە گرفتێکی گەورەی بۆ بازرگانەکان و بۆ کۆمپانیەکان ینی چونکە لەبەرەوە ئەم دەسەڵاتانە پێویست ناکا بگەڕێتەوە بۆ وەزارەت و بۆ ئەنجومەنی وەزیران پێویست ئەم دەسەڵاتانە شۆڕ بکرێتەوە بۆ پارێزگاکان واتە بۆ پارێزگار و هەروەها بۆ ئەنجومەنی پارێزگاکان و هەروەها بۆ بەڕێوەبەرە گشتیەکان و ئەو بەڕێوەبەراتیانشی کە بەڕێوەبەراتی گشتیان لە پارێزگاکانە نیە من هەر ئەمڕۆ دووسێ هاوڵاتی دوایەوەی کە لای شۆفێری تاکسەکان تەواو بووینی دەرچووم کۆمەڵی هاوڵاتی یقیان گرین کەوتیان ئێمە ڕسیدەکەمان تەواو بووە کۆمەڵێ بڵین خۆراکیان کە پێشتر ڕسیدیانەوە پێویستە بازرگان بوون بەڵێ ڕسیدەکانیان تەواو بوو کە ئەمڕۆژ تەواو بوو ئاگاداریان کردوون کە تەواو بوو ئەمڕۆ کۆتایی دەوامیشی تا تقریبا 9 ڕۆژی تر دەوامیش نیە وتیان نازانین چی بکەین دوای پەیوەندیم کرد بەلایەنە پەیوەندیدارەکانەوە بەڕاستی تێگەیشتم کە ئەمە گرفتێکی گەورەیە پێویستە ئەمە پێویست ناکە ڕسید دیاری بکرێ هەر بازرگانێک کە هەر کەلوپەلێکەیەنێ پێویستە بە پێی مەرجەکان کۆمەڵی مەرج و ڕێنمایی بۆ دابنرێ و هەروە لە هەمووشی گرنگتر ینی هەموو کەلوپەل و خۆراکانی دێ بە کوالیتی کۆنتترۆڵێکی باشە تێپەڕێ و پەسەندێتی کوالیتیەکەی باش و پەسەندێتی کوالیتی کۆنتترۆڵیە بێ لە هەمان کاتە چاودێریێکی تون دابنرێ بۆ چاودێریکردنی هەموو ئەو کەلوپەلانەی کە دێتە پارێزگای سلێمانی ئەمە بەشێکە لە چارەسەرەکان کە ئەمە پێویستی بە پارە نییە واتە ئەمە پێویستی بە دەعمی مادی حکوومەت نییە تەنها پێویستی بە شۆڕکردنەوە و دابشکردنی دەسەڵاتە بۆ بڕیارێکەکان من پێم وایە بەشێکی زۆر لە کێشە و گرفتەکان چارەسەرەکە بەشێکی تر بۆ نمونە دەمەوێت یان لێرە باسیکەم بەشێک لەو کەلوپەلانەی کە لە بڵین لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستانەوە نەک لە عێراقەوە کە دێتە دێ بۆ پارێزگای سلێمانی بەڕاستی ڕێگری هەیە لە بازگەکانە نایەڵن بێت ینی دیاریان کردووە لەوێ کە بەشێک لەو کەلوپەلانە کە نایڵن بێتە پارێزگای سلێمانی بەڕاستی ئەمە ڕەنگە دوورنی ئەوانیش بڵێن لە سلێمانی ژوایە ینی بۆ ئێمە ئەو ڕۆژە لە کۆبوونەوەکەی ئەو ڕۆژەیە زۆر بە گرنگی و باسی ئەم بابەتەمان کردووە یەکێک لە خاڵەکانەوەیە کە پێویست ئەم ڕێگریە نەبێت ینی ناکرێ کەلوپەل یا هەندێک مەوادی خۆراکی یا هەر پێداویستیە کە بازرگانەکان و کۆمپانیەکانی هێن هەرێمی کوردستان بۆ پارێزگای هەولێر دروست بێ بەڵام بۆ پارێزگای سلێمانی دروست نەبێ یا بۆ دهۆک دروست بێ بۆ سلێمانی دروست نەبێ بە پێچەوانیشەوە بە هەمان شێوە بۆیە ئەمانە بەشێکە لە چارەسەرەکان کە پێویستی بە پارە و مادەنیە تەنها پێویستی بە شۆڕکردنەوە و دابشکردنی دەسەڵاتە ئەمە بەشێکی زۆری لە گرفتەکان بوو هەموو ئێمە لە خاڵەکان ئاماژەمان پێداوە هیوادارین حکوومەت هێرێمی کوردستان من نامەوێت جارێکی تر ئەوەندە باسی لامەرکەزیمان کرد نامەوێت باسیکەم پێشم وایە حکوومەت تۆزێ زۆر مهین نییە لەگەڵ وشەی لامەرکەزیش بابە لە ئەو وشەکەی لامەرکەزیەکە گۆڕین بۆ دابشکردنی دەسەڵات شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ پارێزگا وارەوە بۆ بەڕێوەبەرە گشتیەکان و بوانە بۆی بتوانن بە شێوەیەکی خێراتر و باشتر بتوانن و بە ڕێژەیەکی زۆرتر ئەو کەلوپەلانەی کە کەمە بێتەوە بتوان بازرگانەکان ڕاستەخۆ بێنن بۆ نمونە ئێستا مەسەن هەر لە کۆبوونەوەکەی ئەو ڕۆژە بەڕێز ژووری بازرگانی سەرۆکی ژووری بازرگانی لە کۆبوونەوەکەی 15 مانگی دیوانی پارێزگای سلێمانی بوو لایەنە پەیوەندیدارەکانی تری لێبووە ژووری بازرگانی سلێمانی بە هەمانگی لەگەڵ بازرگانەکان ینی چوونە ژێرباری ئەوەی ئەگەر هاوکاری بکرێن مەسەلەن ئاستەنگەکانی ڕێگریەکانیان بۆ ئاسان بکرێ ئەوان ئامادەن بەشێک لە ئارد ڕۆژانە بەبێ بەرامبەر دابینکەن بۆ نانەوەخانە و سەمونخانەکان ڕاستی ئەمە جێگای سپاس و دەستخۆشیە من لێرە بەناوی خۆم و ئەنجومەنی پارێزگای سلێمانی سوپاسی دەستخۆشی لە سەرۆک و ئەندامان و دەسەی کارجێڕی ژووری بازرگانی و هەموو ئەو کۆمپانیا و بازرگانە بە ڕێزاناکەم کە هیمەتەکەن بۆ ئەوەی کە ئار دابینەکەن بە هەر کەم زۆر بەبێ بەرامبەر بۆ سەمونخانە و نانەوەخانەکان لە هەمان کاتە هەوڵێکی جدیتر درا مەسەلەن هەر ئەو ڕۆژە لەگەڵ ئەو کۆمپانیایی کە غاز دابشەکە بۆ هەرێمی کوردستان و بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی شەیەکە پشتیوانیەکە لەوەی کە ئەوان غازی تەواو دابینکەن بۆ پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان بە هەمان شێوە قسە لەگەڵ کۆمپانیای بەڕێز هەموو لایەک قسەمان لەگەڵ کردو بۆی غاز بە نرخێکی گونجاو واتە بە نرخی پاڵکرا و دابین کرا بۆ سەمونخانە و نانەوەخانەکان کە بە سوپاس و دەستخۆشی ئەوانیش بەڵێنیاندا کە ئەمە بکەن کەواتە ئێمە لە پارێزگاکان ئەگەر دەسەڵات هەبێ بۆ ئەنجومەنی پارێزگاکان بۆ پارێزگاکان و بەڕێوەبەرە گشتیەکان ئێمە ئەوەی کە لە دەسەڵاتمان بێ
بە خێرایی بە کتوپڕی واتوانین کاریگەریشی هەبێت لەسەر هەم مەسەلەن ئەو ئاستەنگ و گرفتانەی دروستە بێ و هەم کاریگەری هەبێت لەسەر نرخەکانیش کە ناڵێ بە شێوەیەک بەرز بێتەوە کە بارگرانیی لەسەر هاوڵاتیان دروست بکە کەواتە ئەمە بەشێک لە خاڵە گرنگەکانە و بەشێکشی پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستان خۆیەوە بابەتی موچە پەیوەست نییە بە پارێزگا و ئەنجومەنی پارێزگاوە پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە و واجبی حکوومەتی هەرێمی کوردستانە بەرامبەر بە موچە خۆران بەرامبەر بەو ئەرکەی کە لەسەر شانیانە واتە ینی مافەکانیشیان جێبەجێ بکرێ بەڕاستی کە تۆ بەنزین گران بێ کەلوپەلی خۆراکی و ماوەد لە بازاڕە نرخی بەرز بێتەوە و لە هەمان کاتە ئەویش کە موچەکەی وەکو لە کات و ساتی خۆیان پێنەدرێت لە هەمان کاتە ئەیبینەیە کە نرخی نەوت بە ئەندازەیەک بەرز بۆتەوە کە لە زۆر دەمێت کە نرخی نەوت نەچۆتە ئەو ئاستا هێشتا لە کاتێک کە نرخی نەوت $30 بووە موچە بەو شێوەیە وەرگن و کە لەسەروی $100 شێوە بێ بە هەمان شێوە وەریگرێ کەواتە ئەمە ئەم گرفتانیان پەیوەندی بە حکوومەتی کوردستانەوەیە و دەمەوێت نازانم پەیوەندی بە بەرنامەکەەوە هەبێ یان نا ئاماژە بەوەش بکەم کە زۆر جار هەندێک قسە و قسەڵۆک و بابەت بڵاوە بێتەوە بۆ پارێزگای سلێمانی کە داهات تەسلیم ناکەوە یا داهات وەکو پێویست ناگاتە بانکەکان ینی لە ڕوونکردنەوەیکی بەڕێوەبرایەتی گشتی بانکی هەرێم لە سلێمانی پێم وایە بە ڕێزیشتان بڵاوتان کردو ئێمەش جارێکی تر وەڵامێکی دروستە لە ماوەی 11 مانگە 1 تریلیۆن و 107 ملیار و 226 میلیۆن دینار تەسلیم بە بڵێن بە حکوومەتی هەرێمی کوردستان کراوە تەنها لە ماوەی 11 مانگە تەنها بۆ موچە کەواتە گرفتەکە لە سلێمانی نییە گرفتەکە لە کۆکردنەوەی داهاتی سلێمانی نییە لە هەمان کاتە هەندێک جار ئاستەنگ بۆ داهاتەکە دروستە بێ بۆ نمونە بەشێکی زۆر لە کۆمپانیا گەورەکان لە ڕابردوو ئاماژەمان پێداوە ئەم کۆمپانیانە ئیش و کار و بازرگانی و تیجارەتەکانیان لە پارێزگای سلێمانیە بەڵام لە ڕابردووە باجەکانیان دەیان بردەوە لە هەولێر باجەکانیان لێ وەرگتن ئەوانش دوای ئەوەی کە تەنسیقمان کرد لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هەوڵماندا چۆن لێرە بڵین بازرگانیەکەن و ئیش و کار و کارگە و هینەکانیان لە پارێزگای سلێمانی پێویستە باجەکانیشان لە پارێزگای سلێمانی دەست پێکەن لە چەند ڕۆژی ڕابردووە نمونەیەکی زیندوی تر بەنسبەت داهاتی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی طبعا داهاتی زۆرە یعنی ناشارینەوە بۆ بەشێکی زۆری داهاتەکەش پێویستە بە کۆمپانیا گەورەکانەوە یەکێ طبعا بۆ ئەم مانگە نزیکەی 23 میلیارد دینار بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی بڵین تەسلیمی بانکەکانی سلێمانی کردووە بەس بۆ مانگی دوو لە هەمان کاتە 78 میلیارد دیناری بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی کە یەکە لە کۆمپانیەکانی سنووری پارێزگای سلێمانیە بە چەک لە هەولێر تەسلیم کراوە کە مەفروزە ئەمە لەسەر داهاتی سلێمانی و بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی لاچووە پێویستە بە چەکیش بێ ڕاستەخۆ دەبێ ئەو بڕەداهاتە بگەڕێتەوە بۆ بانکی سلێمانی کە ئەمە بریتە لە داهاتی سلێمانی یعنی 78 میلیارد دینار بەڕاستی مەبلغە کە ئەمە بە چەک تەسلیم کراوە لە هەمان کاتە بەڕێوەبەرایەتی گشتی 23 میلیاردیشی بە نەقدی تەسلیم باشە کاگازات ئەمە حیلەیە فێڵە ئەمە چیە لە سلێمانی ینی بۆ بەڕاستی حکوومەتە ینی بەڕاستی وەکوتم بەرپرسانی شارە هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ چارەسەر بکرێن ئێمە وتومانە بەڕاستی هیوادارین هەموو ئەو تیمانەی هەموو تیمەکانی هەموو لایەنە سیاسیەکان لە پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین لە پۆستەباڵەکانەوە تا خوارەوە کە لە هەولێر دەوامەکەن هیوادارین ئەم بابەتانەی کە ئێمە و هەموو هاوکارەکانمانترمان لە پارێزگای سلێمانی لە هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین کە ڕوونکردنەوەی لەسەردەین هیوادارین ئەوانیش دەست نەگرن بە کڵاوەکەی خۆیانەوە بانەی بە بێنە سەرخەت و بۆەوەی بتوانن ئەمانی کە ئێمە باسیەکەن ئەوان هیچ نەبێت کە دوای ئەوەی باسمان کرد ئەوان ڕاستیکەنەوە هەرچەند واجبی خۆیانە ئەوان بە دووادار چونکەن ئاگان لە سلێمانی بێ ئاگان لە هەڵەبجە لە ئیدارەکان بێ واگان لە خەڵکیش بێ و ئاگاداری ئەوە بن ئەو پۆستانەی کە ئێمە و ئەوانی ژوەریان گرتووە ئەگەر بە هەمومان بەباشی نەیبینە ڕێوە کەواتە ئەوەی کە هەزاران ڕۆڵەی ئەم نیشتیمانە خوێنی لە پێناوە بەخشی و هەزاران هاوڵاتی کەمەندام بووە لە پێناوە کەواتە بەهەدەرەچیە دەمەوێ ئەم خاڵە بڵێم هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ینی باشتر بە ئاگا بێتەوە خەڵک نەگاتە ئەو قەناعەتەی بڵێ ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانە پارێزگاری لە قەواری سیاسی هەرێمی کوردستان ناکە نەک هاوڵاتیان و خەڵک بۆیە ئەم خاڵە زۆر گرنگە حکوومەت پیاداچوونەوەی پێ بکە بۆ ئەوەی کە لە دەسەڵاتی حکوومەتە هەموو دەسەڵاتەکانی خۆی بەبێ جیاوازی
بە شێوەیەکی دادپەروەرانە لە نێوان پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانە ینی بە شێوەیەکی گشتی پەخش بکە. لەم ڕۆژانەیە بینیمان پارێزگای هەڵابجا چه هاتوو هاوارە و ینی چ داد و بێدادێکیان ینی بڵاو کردەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بەشێکی ڕەنگە پەیوەستی بە حکوومەتی فیدراالیەوە هەبێ بەڵام زۆری پێوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمە لە پارێزگای سلێمانی و ئیدارە سەربەخۆکانیش بە هەمان شێوەیە. حاڵ و وەزە زۆر خراپە بەڕاستی خەڵک زۆر نیگەرانە هیوادارین هەنگاوی جددی و خێرا بنرێ بۆ ئەوەی کە ئەم نیگەرانیانەی هاوڵاتیان چارەسەری کێشە و گرفتەکانیان چارەسەری دابینکردنی موچە لە کاتی خۆیان هەمووی بگاتە هاوڵاتیان و من پێم وایە هەم هاوڵاتیان هێواشە بنەوە هەمومان هێمنە بینەوە متوانەیەکی باشە لایانی دەروستەبێ بۆ حکوومەتی لایانی دەرونی زۆر هێواشە بێتەوە بە تایبەتی ئەوەی کە بەڕاستی ئێستا کە وەرزی بەهارە و جەژنەکانی هەم ڕاپەڕین تا ئێستا بەردەوامەوە جژنی بەهار و نەورۆزیش بەڕێوەیە بەڕاستی وادارین حکوومەت هەنگاوی جدی بنێ بۆ ئەوەی هەم لە ڕووی بە شێوەیەکی گشتی لە ڕووی بازار لە ڕووی موچە و لە ڕووی دەرونیشەوە هەنگاوی جدی بنێ بۆ هێواشکردنەوەی هاوڵاتیان بۆ پەیداکردن و دروستکردنەوەی متمانەیەکی باوەڕ پێکراو لە نێوان حکوومەت و هاوڵاتی. چۆ بەڕاستی وەکو خۆشت فەرمووت کاکە زەدیانی بینی تۆ سیرەکەی نەوت لە جیهاندا بە 130 دلار فرۆشی خەڵکەڵی قەیناکە بە هەرێمی کوردستان بە 90 بیفرۆشێ کەچی سیرەکەی موچە هەرنیە لە 40 ڕۆژ 50 ڕۆژ ئەگەر موچەیەک بدرێ سیرەکەی ینی کۆمەڵێک داهاتی باش دەچێتە خەزێنەی حکوومەتەوە حکوومەت دەیکاتە بیان و دەڵێ فلانە شوێن یاخود فلانە ناوچە داهاتەکە ناگەڕێنێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خەڵک گوێی لەمە نییە بەڕاستی کاگازات خەڵک ئەوێ معیشەتی بڕوا ژیانی بڕوا گوزەرانی بڕوا چکە بەڕاستی ئەوەی کە جەنابە دەڵێ ینی ئەمانە هەمووی بارگرانیە بۆ سەرشانی هاوڵاتی بۆیە هاوڵاتی دەچێتە پرۆسی دەنگدانەوە دەنگەدا بە کۆمەڵێک لایەن دەنگەدا بە کۆمەڵێک ئەندامەی نێرێتەوە بۆیە دیفاعی لێ بکە و شەڕ بکە لەسەر ئەم مافانەی بەڕاستی ئەرچی ئێوە و کۆنجومەنی پارێزگا بەڕاستی زۆر قورسەکە گازات چکە ئێوە بەرپرسی ئەم شارن لەگەڵ پارێزگارە یعنی شەڕە قورسەکە لای ئێوە زۆر جار تۆپەکە خەنەوە ساحەی ئێوە بەڕاستی کۆمەڵی خاڵی گرنگت ئاماژە پێدا بە تایبەتی دابینکردنی بنزین ئەمە هەنگاوی جددی و باشە بەڕاستی خەڵک تا ڕادەیەک ئایەکی بەبەرایەتەوە مەسلەی ئەو نان و دابینکردنی ئار لەلایەن هەندێک لە بازرگانەکانەوە بەڕاستی ئەمە هەنگاویشکی گرنگە و هەنگاوی نیشتیمانیەوە جێگەی دەستخۆشیە بەڕاستی هەنگاوی گرنگتر لەوە ئێوە چی ئەکەن بۆ کۆنتترۆلکردنی بازار دوو ڕۆژیکە کە مانجی پیرۆزی ڕەمەزان دێتە ئاراوە هیچتان هەیە بەرنامە لەو بارەیەوە لیژانتان هەیە لەگەڵ قایم قام چی ئەکەن کاگەزە تەبەن ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ هەموو سێکتەرەکان لیژانی تایبەتمان دواتە لیژنەی هەمیشەییمان هەیە بۆ هەموو حاڵەتە کەوتوپڕەکانی لیژنەی کاتی تەشکیلەکەین بۆ ئەو کاتانە ئێمە لیژنەی کارژێڕی و داراییمان هەیە کە ئەم لیژنەی داراییە پەیوەستە بە چاودێریکردنی بازاڕەکانەوە بە دڵنیایی لە دوای پشوەکانی نەورۆزەوە بە هەمانجی لەگەڵ لیژنە بەڕێزەکانی قایم قامێت کە بەردەوام چاودێری بازاڕەکەن بە سوپاس و دەستخۆشیمان بۆ بەڕێزان ئێمە بە هەمانجیەکی زیاتر و باشترەوە هەوڵەدەین چاودێریەکی باشی بازار بکەین بۆ ئەوەی سوپاس و دەستخۆشی بۆ هەموو بازرگان و کۆمپانیا و خاوەندوکان و پیشەوەران بکەین کە دڵسۆزن لە بۆ کارەکەی خۆیان و بۆ هاونیشتمانیانی سنووری خۆیان و بۆی چاودێریەکی تون و سزای تونیش بۆ ئەوانە ئامادە بکرێت کە خوانەخواستە دەیانەوێ سوود لەو دۆخە وەرگن و هەلپەرستن و بیانەوێ جیرفانی خۆیان گەرمکەن لە جیاتی جیرفانی هاوڵاتیان دەبێت ئەوەش چاودێریێکی تونەکەین بە دڵنیایی لە داهاتوودا شتێکی ترم بەبیر هاتەوە ئەمە بە دڵنیایی ئەمە چاودێریەکان بە هەمانجی زۆرەکانی قایمقامێت بەردەوامە بین وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەمووشمان پێم وایە بە تایبەتی ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کاڵژێراوی خەڵکین و ئومێ دەکەم بتوانین بە دڵی ئەوان کارەکانمان ئەنجام دەین بە پێ و دەسەڵاتەی کە لە یاسای ژمارە 3 ساڵی 2009 پارێزگاکانی هەرێمی کوردستانە دیاری کراوە. من خاڵێکی تر تەمەنەوە ڕۆژە کە سەردانی بەشێک لە ئاشەکانی سلێمانیمان کرد لەگەڵ بەڕێوەبەری دروستکراوی دانەوێڵی سلێمانی و بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی بۆمان دەرکەوت کە واتە بەشەگەنیمی هەرێمی کوردستان بەگشتی و پارێزگای سلێمانیش بە تایبەتی وەکو پێویست لە عێراقەوە نەگەیشت بوو. لە عێراق مانگی دووش نزیک ببوو لە تەواوبوونەوە بەڵام هێشتا مانگی یەکی هەرێمی کوردستان کەوان پێڵێن حسەیەک نەگەیشت دوای ئەوەی کە تێگەیشت کە سەردانەکەمان کرد سەردان کۆبووینەوە و ینی تەواو بەرچاوڕوونیمان وەرگرت لەوەی بەشێکی بچووکی یان بەشێکی کەمی گرانبوونی ئارتی ئەوەیە کە هاوڵاتیانی پارێزگای سلێمانی بەشە خۆراک یا بەشە ئاردی ماگانیان وەرنەگرتووە کە تێگەیشتین
من ڕاستەوخۆواتە من 12 مانگ سەردانی ئێوەمان کرد 13 مانگ نووسراوێکم لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ڕاستەوخۆ کرد بۆ وەزارەتی بازرگانی عێراق لە ڕێگای تەبان نووسراوەکەم دوای پەیوەندیکردن بە بەڕێز دکتۆر ئاسۆ فەریدون ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و نووسراوەکەم ڕاستەوخۆ 13 مانگ گەیانە دەستی ئەو لە ماوەی 24 سەعاتە نووسراوەکە گەیشتە بەڕێز وەزیری بازرگانی عێراق لە ماوەی 24 سەعاتە بڕیاریدا بە سەردانی بەڕێز دکتۆر ئاسۆ فەریدون بۆ لای وەزیر هەر لەوێ لەسەر نووسراوەکەی نووسی بڕیاریدا بە پەلا نەک هەری پارێزگای سلێمانی بە پەلەی هەموو هەرێمی کوردستان جێگەی دەستخۆشی جێبەجێ بکرێ و هەر فعلەن ینی 16 مانگ ینی بەشێکی زۆر لەو گەنمە گەیشتە سایلۆی پیرەمەگرون گەیشت ئەوەشکر بەشێکی زۆری گەیشت و بەردەوامیشە لە بە پەلەگەیاندن کەواتە هەم بە دوواداچوونەکان گرنگە و هەم هەوڵەکان گرنگە بەڵام وەڵامدانەوەی دڵسۆزمان زۆرە خەڵکی خەمخۆرمان زۆرە کاگەزار هیوادارین وەزارەتەکانی خۆشمان ینی کە نووسراوێکی ئێمە یا پارێزگای سلێمانی یا بەڕێوەبەرە گشتیەکان ڕوبەڕوویانە بێتەوە بەو شێوەیە وەڵامی نووسراوەکان بدەنەوە ئێمە لێرەوە بۆ بەغا بە 24 ساعت وەڵامەکەمان وەرگرتەوە هیوادارین لە هەرێمی کوردستانیش ناڵێن بە 24 ساعت دەگەر بە 72 ساعت و بە هەفتەیەکی وەریگرینەوە مەمنونە بین بەڵام وەڵامەکە ئەرێنی بێ لەبەرەوە ئێمە لەسەر کارەکانی خۆمان بەردەوامە بین وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی و زۆر جدیە بین و جارێکی تریش هەموو هاوڵاتیان دڵنیاکەینەوە خۆمان بە خزمەتکاریان نەزانین تا ئەو ڕۆژەی ئێمە لەو لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بمێنینەوە خۆمان بە خزمەتکاریان نەزانین ئەوەی لە دەسەڵاتمانە بێ کەم تەرخەمی ناکەین و لەگەڵەوەشا خۆشمان هەر هێشتا داوای لێبوردنەکەین لە هەموو هاوڵاتیان لە سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەگەر نەمانتوانی بێ وەکو پێویست یا بەدڵی ئەوان هەموو کارەکانی خۆمان ڕاپەڕان بێ خۆ ڕاستە ئێمە ینی هەمومان نەزانین لە هەرێمی کوردستانەوە خەڵکی هەرێمی کوردستانی ژەزانێت کە ئێمە بە کۆمەڵێک قەیران و کێشە و گرفتە تێپەڕێنەوە زۆر جار ینی پەیوەندی و ئاستی بەرزی و نزمی پەیوەندیەکانی نێوان لایەنە سیاسەکان هەمیشە کاریگەر بوو بۆ دروستبوونی دۆخێکی ینی نالەبار لە هەرێمی کوردستانە زۆر جار تێکچوونی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا کاریگەر بوو بۆ سەردۆخی خەڵکی و بار و گوزارانی هێندە قورستر کرد و ئێستا ژەزانین کە شەڕێکی گەورە لە دنیادا لە نێوان دوو جەم سەربەڕێوە کە رووسیا لە ئۆکراین وەروەها ناتۆ و ئەمریکا ینی ئەمانە ئەمە زای هەموو کاردانە و لێکەوتەی قورسی هەیە بەسەر دنیا و بەڵام ئەین زۆر جار خەڵک لێرە باوەڕ ناهێنێ بە هەندێک قەیران چونکە ئەوەنە لە ڕابردووە بینیوێتی کۆمەڵێک قەیرانی دروستکراو هەبوو لە هەرێمی کوردستان خۆی ئەمانەیە گرفتەکە کاگازات خۆ خەڵک ئەزانێ ینی بۆ نمونە کەسانی دڵسۆزی وەکو بەڕێزت هەیە وەکو دکتۆر ئاسۆ فەریدون هەیەکی ئێستا هەوڵی جەنابەت ئاماژەی پێدەی خۆ ئەمانە هەموو جێی دەستخۆشیە بەڕاستی بەڵام واقعی ینی کارەکە ئەوەیە تۆ لەسەر ئەرزی واقع ینی بەرەنجامەکە ببینی بە حەقەت ئەمە گرنگە بەدڵنیایی ئەوە زۆر گرنگە و طبعاً ئێمە کە هەموو ینی لە هەموو ئەو ئاستەنگانی کە ڕووی ڕوبەڕووی سلێمانی بۆتەوە لە هەموو بارودۆخەکانە تەنان لە بەشێکی لەو بڕیار و مەسەڵەن ڕێنمایانیشی کە دەرچووە ئێمە بە زۆری بە پێی یاسای ژمارە 3 وەڵامی هەموو ئەوانەمان داوەتەوە بەڵام زۆر جار حکوومەتی هەرێمی کوردستان نیگەران بووە لە وەڵامدانەوەکانی ئێمە زۆر جاری حکوومەتی هەرێمی کوردستان نیگەران بووە لە مەسەڵەن لە لێدوان و لە قسەکردن و لە بەدواداچوونەکانی ئێمە بۆیە هیوادارم ئەمە بەم شێوەیە نەبێت هاوڵاتیان ینی ناحەقیان نییە نمونەیەکی تر مەسەڵەن ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان پێم وایە لە ئەوانش لە دەوروبەری نۆی مانگە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقی فیدرال بوو لە کۆبوونەوەکەی بڕیاریاندا بۆ ماوەی 2 مانگ هەچی باج و ڕسومات هەیە لەسەر ئەو خۆراک و کەلوپەلانەی کە ڕۆژانە پێویستی پێداویستی هاوڵاتیانە ئەمە لەسەر بڵین لایدا واتە نەیهێشت ئەمە بەشێک بووە لەوەی کە دەرگایکی کردەوە بۆی کە بازرگانەکان و کۆمپانیەکان بتوانن کەلوپەلێکی خۆراکی زیاتر بێنن جگە لەوەی کە موچە لە کاتی خۆیادرێت جگە لەوەی کە بڕێک پارەشی تەرخان کردووە بۆ مەسەلەن بۆ ماڵە هەژارەکان بۆ ئەوانەی کە دەیانەوێ چۆن بڵێ ینی بازرگانی بچوو یاخود بتوانن لە هەندێک کەسابەت و هەندێک ئیشوکاری بچووکی پێ بکەن کە خەڵک ئەما بینێ لەوێ خەڵک لێرەش داوایەکە خەڵک ڕەنگە بۆ حەجمە داوای نەکە بەڵام خۆ دەبێت لێرەش ینی بەنیوەی ئەندازەی ئەوەش بێ هاوڵاتیان دەستیان کەوێ لەگەڵەوەیە ئەو سیرەکە مافەکەی خۆی دەست ناکەوێ و ینی هەموو بڵین زۆربەی پەرلەمانتارەکان کەمە قەناعەتی زۆربەی ڕەنگە وەزیرەکان و ئەوانەی ستافەکانی تری وەزارەتەکانی حکوومەتی هەرێمیش بێ کە ئەمە هەر ڕەنگە هەری سلێمانی نەبێ لە هەولێر و دووەکو شوێنەکانی تریش ئاماژەیان بەوە داوە یعنی ناکرێ حکوومەتی هەرێمی کوردستان
نرخی بەرمیلێنەوە بە $100 بێ 200 ملیارەکەش دی ڕاستە تاخیر بووە 200 ملیارەکەش هەبێ و هاوکاری هاوپەیمانانی شەبێ خۆی باج و ڕسوماتیشی زیاد کرد بێ لەسەر هەموو کەلوپەلەکان و داهاتی ناوخۆش بەڕاستی بە ئەندازەیەکی بۆ ئەندازەیەکەمی نەکرد بێ کە موچە بەو شێوەیە دواکەوت بێ کەواتە ئەمە هاوڵاتیان ناحەقیان نییە هەموو خەتاکە ئەگەڕێنەوە بۆ ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان هیوادانی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لێ بێبەریکە بە هەنگاوی یەکەم بەوەی کە موچە لە کاتی خۆیان بدە شەفافێت لە داهاتی نەوتا هەبێ لە خەرجیەکانیان هەبێ و دوای ئەوەش بڕێک لەو بەرپرسیارەتیە بخاتە ئەستۆی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان بیخاتە سەر حکوومەتی خۆجێی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان وەکوتم بە دابشکردن و شۆڕکردنەوە بەدڵنیە کاتە ئەگەر تۆ ڕێگەچاری دروستە نەدۆزیەوە کاتە جەنابتان تاوانبارە بن مەبەستم کەڵم جەنابتان ینی خودی جەناب نە وەکو ئەنجومەنی پارێزگا حکوومەتی خۆجێی دەتوانێت ئەگەر ئێمە شتێک لە دەسەڵاتمان نابوو نەمان کرد و خوانەخواستە کەم تەرخەم بووین ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ناڕزایەکانی خەڵک ڕوبەڕووی ئێمە کاگەزات بەست لەوەی کرد کە حکوومەتی عێراق ینی زۆر بە خێرایی بڕیاریدا کە تا ڕادەیەک باج و ینی ئاسانکاری بکە بۆ بازرگانەکان لەوێ کە مەواد و خۆراکی زیاتر بێنن بەڵام بە پێچوانەوەی مەلارێمی کوردستان ینی هەمیشە زیادبوونی باجە بینین لەسەر پیشەوەران لەسەرەوانی کە لە بازاڕ کارەکەن باشە تۆ موچە نایت و بازاڕیش نابوژێنیتەوە و نایڵی ینی جوڵەی بازاڕیشە بێت دی ینی باجی زیاکەی بینیمان پیشەوەرانی ناوچەی پیشەسازی لە سلێمانی لە چەند ڕۆژی ڕابردوو بۆی زیادبوونی کۆمەڵێک باج کە ینی زۆرشتی سەیران باسە کرد ناڕزایان دەربڕی ئێوە کۆنجومەنی پارێزگای سلێمانی بۆ ئەمە چیتان کردووە چیتان لە دەسەڵاتایە ئەتوانن چی بکەن بەڕاستی ئێمە زۆر چاودێری بە دوواداچوونی هەم پیشەوەران و هەم کاسبکارانمان کرد زۆر جار پیشەوەران و کاسبکاران سوپاس و دەستخۆشی و پێزانینیشیان هەبووە بۆ ئێمە یعنی بەڕاستی نازانم لە مەسلەی ئەوەی کە ئەو پارە و باج و ڕسوماتی کە لە پیشەوەرانە سندێ ئەوەی لە کاسبکارانە سندێ ئەوەی کە لە خاوەن دوکانەکان و لە تابلۆکانی دوکانەکانیان وەرەگیری ئەوەی لە کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەکانیان وەرەگرێ بەڕێستان بینیتان کە لە ڕابردووە ئەو پارانی کە بۆ ئەمانە وەرەگرێ تەنانەت پارە نەدرا بە کۆمپانیەکان خۆڵ و خاشاکی دوکانەکانیشیان کۆکەنەوە خۆڵ و خاشاکی گەڕەکەکان کە ئەمە پێم وایە کۆکردنەوەی پارەی تابلۆکان وهی ماڵان ئەمە بە زۆری لە پارێزگای سلێمانی جێبەجێ کراوە ئەتوانم بڵێم بەشێکی زۆر لەوانە لە پارێزگاکانی تری هەولێر و دووەک جێبەجێ نەکراوە لێرە جێبەجێش کراوە اینجاش پارەکە وەکو پێویست خەرج نەکرا بۆ کۆمپانیەکان بیریتان لە هەمان کاتە ئەویش بەڕێز ینی جەنابی بافڵ جەلال تاڵەبانی هاوسەرکێکی نیشتمانی کوردستان پارەیدا بە کۆمپانیەکان یان کۆمپانیەکان ئیشەکانیان ڕاگرت بوو تۆ پارە وەرەگری لە حەقی ئەوەیە پارە وەرەگری بەڵام پارەش نییە بیدەی بە کۆمپانیەکە کە بۆت کۆوەکاتەوە یعنی بەڕاستی ئەمە گرفتێکی گەورەیە بۆ هەموو گرفتێکە بێ بەرپرسی یەکەمی حیزبێک بێتە سەر ناکرێ ئەمە ڕاستەوخۆ چارەسەری ئەم گرفتانە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوەی تۆ مادام پارە وەرەگری باج وەرەگری ڕسومات وەرەگری دەبێت خەرجی کەیتەوە بۆ خزمەت گوزاری خەرجی کەیتەوە بۆ خزمەتی هاوڵاتیان بۆ نمونە بۆ هەر تەنێکی سوتەمەنی کە بە تەنکەر ئەڕوە بۆ هەر تەنێک کە $7 وەرەگیرێ جاران کە پێویست بوو لە وەزارەتی ئاوادانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە حساب وەریەگرت یان دەبوو ئەوان وەریگرن دوای وەزارەتی سامانە سروشتیەکان ئەمەشی وەرگرتوەوە ئێستا وەزارەتی سامانە سروشتیەکان وەرەگرێ ئەمە حەقی ڕێگاوبانە بۆ هەر تەنێک $7 بۆ خۆتان بینیوتانە کە ڕێگاوبانەکانی ئێمە چۆنە یعنی پارەکە وەرەگرن سەرفی ناکەنەوە لە سێکتەرەکەیە ئەمە گرفتێکی گەورەیە چی بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاک چی بۆ تابلۆ و ئەو باجە ڕسوماتی لە بازار وەرەگیریە ئەمە هیچی خرج ناکرێتەوە ناخرێتەوە خزمەتی هاوڵاتیان بەڕاستی ئمە گرفتێکی گەورەیە لە بڕێوەبەراتی هاتوچۆکان بڵێن ئیم باسی بڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانیەکەین بەشێک لەو پارانی کە وەرەگیرێ بۆ ئەوانەی کە ئۆتۆمبیل بڵین لە خۆیانەوە گواستنەوە بۆ یەکتریا ئۆتۆمبیلی تازە تۆمارەکەن یاخود تازەی ئەکەنەوە پاریان وەرەگیرێ بۆ ژینگە ئێمە مانەوێت پێمان بڵێن چ بڕە پارەیەک لەم پارانی کە وەرەگیرێ خرج کراوەتەوە بۆ خزمەت و بۆ سێکتەری ژینگە یعنی ناکرێت تۆ پارە وەرگری بۆ سێکتەرێک بەڵام پارەکە کەس نەزانێت چی لێ دێ سێکتەرەکە ژوورجەوە دەبەرە و خراپی بڕوە ئەمانە گرفتی گەورن ڕاستەوخۆ چارەسەرەکەی پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە بانجومەنی وەزیران
بە وەزارەت و لایەنە پەیوەندی دارەکانەوەی بەڕاستی ئەمانە گرفتن خەڵک لە ئەوروپا کە مرتاحە و کە ناڕازی نییە و ئەو باج و ڕسومات و گومرگەی کە لێ سەنن ڕاستەخۆ خەرجەکەنەوە سەرفەکرێتەوە بۆ خزمەتی هاوڵاتیەکەی بۆیە دەنگی لێوە نایە ئەجینە یەکمان سەرفی نەکە ڕەنگە حکوومەتەکە بڕوخێنێ بەڵام ئێمە وەریشی ئەگرن و سەرفیشی ناکەنەوە بۆ خزمەتی ئەمە گرفتی گەورەیە پارەی نەوت زۆرە موچەوەک پێویست نییە پارەی خۆڵ و خاشا کۆکرێتەوە وەکو پێویست نادرێت بە کۆمپانیەکان و جێ خۆی ناگرێت پارەی ژینگە وەرەگیرێ ناچێتە خزمەتی ژینگەەوە پارەی ڕێگاوبان وەرەگیرێ هەموو ڕێگاوبانە سەرەکیەکان کەەوەی گرنگە دووسایدەکان بەشێکی تاوکرا و بەشەکەی تری وەستاوە و زۆر جار لە شوێنەکان و ڕێگاوبانە بینین هاوڵاتیان و شۆفێرەکان خۆیان نەچن بە سەڵت و تەنەکە چاڵ و چۆلی جادەکان پڕەکەن و بەڕاستی ئەمە نابێت ئیستەوا بێت ئەگەل بۆ ڕابردوو دروست بووە کە شەڕی داعش بووە قەیرانی دارایی هەبووە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق خراپبووە و بۆ نمونە دۆلار نرخی دۆلار لەو ئاستی ئێستیانە بۆ ڕابردوو ئەگەر دروست بوو بێ کە هەر خەڵک بە دروستی نازانی بۆ ئیستا بە هیچ شێوەیەک دروست نییە ئێستا کە خەڵک گوێی لەم گفتوگۆیی جەناب تو منە بێت ینی بۆ نمونە ئەزان کە کاگازات محەممەد ئەمین بە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە و کەسێکی ینی حیزبیشی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە زۆر کە زەوگ لەیە کاڵێ بۆ نمونە هەمیشە بەرپرسەکانی یەکێتی ئەوانەشی کە لە حکوومەتن و لە حیزبیشن ینی بە نەفەسی زۆر جار ئۆپۆسیۆن قساکەن ئێوە خۆتان بۆ نمونە بەرپرسی یەکەمی ئەم شارن ئێوە دەسەڵاتان هەیە لە حکوومەتە خۆجەیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان ینی چۆن ئەبێ یەکێتی ئابەم ئاراستەیە قسە بکە ئەگەر ینی چارەسەرەکان و کارتەفشارەکانی لا نەبێ بەڕاستی کاگازە بۆ ئەمە وەڵامی چی خەڵک من ناشارمەوە بە شانازیەوە لەسەر پشیەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیم و من ناشی شارمەوە ژیانی خۆم و ماڵ و مناڵم ینی بەڕاشکاوی ئێڵێم هەرچی لە تواناما بووە خۆم و ئەوەشی کە دەسەڵاتە بۆ لە ئەندامەکانی ئەنجومەن کەم تەرخەمیمان نەکردووە بەڵام ڕوونکردنەوەی تەواومدا لەسەر دەسەڵاتەکان ینی وەکوتم زۆر جارکەیمەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی شتەکانیشمان ڕوبەڕووی حکوومەتەکەینەوە حکوومەت لە جیاتی جێبەجێ کە ڕەنگە زۆر جار گلەی و گازندەمان ڕوبەڕووەکاتەوە لە جیاتی جێبەجێکردن ناڕزاییمان بەرامبەر دەرەبڕێت ئێمە نوێنەری خەڵکین من ناتوانم وەکو کەسێکی لایەنێکی جێبەجێکار قسە بکەم من لەبەرەوەی خەڵک هەڵی بژاردوم بۆیە پێویستە کەم و کوڕیەکان داخوازی و داواکاریەکان ناڕزایەکانی خەڵک ئەگەر نەشتوانم جێبەجێکەن وەکو خۆی بیگەێنم من ئەیگەێنم چەندی جێبەجێ بێ ئەوە مای دەستخۆشی ئەوەی جێبەجێ نەبێ ناچارین بە بەردەوامی جەختی لێ بکەینەوە سوور بین لەسەر جێبەجێکردنی بەڵێ من یەکێتی نیشتیمانی کوردستان کە منی داناوە لەوێ بۆ دایناو کە پارێزگاری لە داخوازی و داواکاری و مافڕەوەکانی خەڵک بکەم بۆ ئەوە منیدا نەناوەکە بێدەنگ بمن و شەرمن بم و لە ئاسی داخوازی و داواکاریەکانی هاوڵاتیانە خۆم بشارمەوە یا خۆم بێدەنگکەم بە هیچ شێوەیەک هیچ کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان وای بە من نەوتووە و هەمیشە پێمانیان وتووە ڕاشکاو بین و لە بەرامبەر داخوازی و داواکاریەکانی هاوڵاتیانە ئەوەی کە پێمان بکرێ نەکەم تەرخەم بین نە تەخسیر بکەین و هیچ کاتێکیش خۆمان لە خەڵک نەشارینەوە و خۆم بە بەردەوام لە ناو خەڵکا بین و پەیامەکەشمانەوە بێ کە خۆمان بە خزمەتکاری خەڵک بزانین کەواتە ئێمە بە ئەوەی کە من جێبەجێیەکەم خەڵک دەبێ بزانێ ینی بەرنامە و پلانی بەشی زۆری لایانی سیاسەکەمە هی حیزبەکەمە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە هیوادارم زۆر جار کە بە ڕاشکاوی ئەچینە ناو خەڵک بە ڕاشکاوی کە قساکەین هیوادارم وەکو خۆی بە ڕازگۆیی لێمان وەرگن دڵنیانەکەمەوە کە ڕازگۆم لەگەڵیان و ڕەنگە لە بەرامبەر ئەم ڕازگۆیە بە دڵنیایی کۆمەڵی خەڵکیش ڕەنگە باوەڕیشمان پێنەکەم ڕەنگە قەنەعاتکەن ڕەنگە هەندێک جار قسەی بەرزونیسمیشمان ڕوبەڕووکەنەوە بەڵام من دڵنیانەکەمەوە کە بەردەوام لەگەڵیانە بین هاوکاریان شتیوانە بین لەگەڵ داخوازی داواکاری لەگەڵ مافەڕەوەکانی هاوڵاتیانی سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بین و بەردەوام خۆشمان جگە لە حکوومەت خۆشمان بە بەردەوام خۆم و فراکسیۆنەکەم لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام لەگەڵ لایەنی سیاسی خۆمان کە یەکێتی نیشتیمانی کوردستانە بەردەوام ئێمە بەشێکی زۆر لە داخوازی داواکاریەکانیش ڕوبەڕی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکتۆ یا پەیامەکانمان گەیاندوە وڵای من خۆم لێرە ینی وەکو ڕۆژنامەنووسێ بەش بە حاڵی خۆم لەم گفتوگوۆیە لە ١٧ ینی گەشتبینم چکانی کۆمەڵێک هەنگاوی باشتان ناوە ئەگەر چاوەڕێ بکەین لەوە چێم هەنگاوانە ئینشاڵڵا لە داهاتووە تا ڕادەیەک باری سەرشانی هاوڵاتیان سوبکە زۆر سوپاس بۆ برای بەڕێزمان کاگازات محەمەمی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لە بەرنامەی پانۆراما لە ستودیۆ لەگەڵمان بوو سپاس دەکەم کاگازات.
بەڵێ بینەرانی بەڕێز هەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ